بسم الله الرحمن الرحیم ئێوەکو ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی بە هاوکاری ئەنجومەنی خوشکین بە پێویستمان زانی هەستاوین بە سازدانی کۆڕێکی ئیمانی بۆ بانگخواز مامۆستا دلێرگەلمەنی ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی بەرهەمنیشانی پەیوەندی کۆمەڵەتەکان لە ڕوانگەی ئیسلامیەوە کە تیایدا ژمارەیەکی بەچاو لە خوشکان و برایان ئامادە بوون. مامۆستا تیشتی خستە چەند بابەتێکی ئیمانی کە جێگای دڵخۆشی بوون بۆ ئامادەبوون